لیژنەی کاراکردنەوەی پەرلەمان و حکومەت پێشەوەی سەردانی گۆڕان و کۆمەڵ بکات کۆبوونەوەیکی ناوخۆیی ئەنجامدا. ئێستایش دوای 2 ڕۆژ لە کۆتاییهاتنی سەردانەکەی کۆبوونەوەیکی دیکەی ناوخۆیی ئەنجامدا. لە سەردان و کۆبوونەوەکانیدا ئەم لیژنەیە نەیتوانی دڵی گۆڕان و کۆمەڵ ڕازی بکات تا لە کۆبوونەوەی بارزانی و لایەنە سیاسیەکاندا بەشداری بکەن. بۆ ئەوەی کە بەرنامەی سبەینێ ئەوەی کە تاکو ئێستا ئەم کۆمیتەیە ئەم لیژنەیە گەشتە ئامان چلەی لە کۆبوونەوەی بەیانی تەرحی بکاوە بیکاتە بەرنامەی نازانین بەشداری دەکەن یان نەبەس هێشتبوویانەوەی کە پرس بە ئەمیر بکە کۆمەڵ گۆڕانیش دیارە جارە گوتیان پێویستمان بە ڕاوێژی زیاتر هەیە. لیژنەی کاراکردنەوەی پەرلەمان و حکومەت جگەلەوەی نەیتوانی گۆڕان و کۆمەڵ بۆ بەشداریکردن لە کۆبوونەوەی بارزانی ڕازی بکات هاوکات هێشتا هەنگاوەکانی کاراکردنەوەی پەرلەمان و حکومەتی ئاشکرا نەکردووە. ئومێدەوارین کە بە چەند کۆبوونەوەی داهاتوو کۆتایی بە و ئاریشە و بە و ئەزمانە بین بەو قەیرانە بێنین بەڵام ئەولەویەت دیارە ئێستا هێنی هەیتی ئەولەویەت دەبی تەرکیزکەین لەسەر ئیستحقاقی میهانی خەڵک و موچە و چارەسەرکردنی کێشەی اقتصادی و بە دڵنیاییەوە کێشەی چارەسەرکردنی کێشەی اقتصادیەکان وەکو دەڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵە. لیژنەکە هێشتا لە بانگێشکردنی گۆڕان و کۆمەڵ ناومێد نەبوو تا کاتی کۆبوونەوەکەی بارزانی و لایەنە سیاسیەکان لەگەڵ ئەم دوو لایەنە لە هەوڵدا دەبێت. کۆبوونەوەکە تاوتویەکی باشمان کرد دواتریش قسە دەکەین و ئەمڕۆ عەسر قسە لەگەڵ یەک دەکەینەوە بۆی ئامادەکاریی باش بکەین. ناڵێم عەسر قسە لەگەڵ یەک دەکەینەوە کۆمەڵشتمان تاوتوە کردووە لە دوای عەسر جواب لە یەک دەگێڕینەوە. بڕیارە سبەینێ کۆبوونەوەی بارزانی و لایەنە سیاسیەکان لە هاوینە هەواری پیرمان بەڕێوە بچێت گۆڕان و کۆمەڵ هۆکاری بەشداری نەکردنیان بۆ ئەوە دەگێڕنەوە کە پێویستە پێش ئەم کۆبوونەوانە دۆخی سیاسی هەرێم ئاسایی بکرێتەوە و زەمینەسازی بۆ بکرێت. کۆمیتەی ئاساییکردنەوەی دۆخی پەرلەمان و حکومەت تا ئێستا نەیتوانیەوە قەنەعەت بە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی بکات بۆ بەشداریکردن لە کۆبوونەوەی داهاتووی بارزانی و لایەنە سیاسیەکان. پارتی دیموکراتی کوردستانیش دەڵێ هیچ بەدیلێک نییە بۆ دواخستنی کۆبوونەوەی داهاتوو. ئێرشقادری NRT هاوینە هەواری پیرمان.